بۆچی ڕووسیا مۆسکۆڤیچ دروست دەکاتەوە؟ لە پاش ساڵێک لە شۆڕشی شوعیەت جەنگێکی ناوخۆی لە ڕووسیا ڕوویدا تاکو ساڵی 1920 بەردەوام بوو. کارێکی وای کرد خاوەندارەتی ئۆتۆمبیلی تایبەت دەگمەن بێ تاوەکو حکوومەت پەیماننامەیەکی لەگەڵ کۆمپانیای فۆردی ئەمریکی واژۆ کرد لە ساڵی 1929دا بۆ دروستکردنی گەورەترین کارگەی ئۆتۆمبیل لە ئەوروپادا. لە پاش سەرکەوتنی ڕووسیا لە جەنگی جیهانی دووەمدا ئەم کارگەیە دەستیان کرد بە دروستکردنی پۆبیدا و مۆسکۆڤیچ 400 کە ئەندازیارانی سۆڤیەت لە ئۆپڵ کادێتی ئەڵمانیەوە کۆپیان کردبوو. بەڵام لەو کاتەدا خاوەندارەتی ئۆتۆمبیل تەنیا بۆ بەرپرسان و پلەباڵەکانی کۆمەلگا بوو. خەڵکی ئاسایی نەیان دەتوانی ببنە خاوەنی ئۆتۆمبیلی خۆیان لەبەرەوەی ناوەندی داهاتی تاک تەنیا 600 ڕۆبڵ بوو. بەڵام نرخی ئەو دوو ئۆتۆمبیلە لە نێوان 9,000 ڕۆبڵ و 16,000 ڕۆبڵدا بوون. بەرهەمێنانی کەمیش لیسێکی دوور و درێژی چاوەڕوانی دەویست کە 6 ساڵی پێدەچوو. کەواتە با بزانین چی بەسەر مۆسکۆڤیچ داهات. ئیدارەکردنی ئەم ئۆتۆمبیلە لە نێوان ساڵانی 1953 بۆ 1992 بوو تاوەکو ڕووخانی یەکێتی سۆڤیەت. جوانی ئۆتۆمبیلەکە و نرخەکەی بۆ هۆی ئەوەی کە خەڵاتی ئێکسپۆ برۆکسل لە ساڵی 1958دا بباتەوە کە لەو ساڵەدا چیتر ئۆتۆمبیلی پۆبیدا بەرهەم نەهێنرا. بەڵام مۆسکۆڤیچ سەرکەوتنی گەورەی تۆمار کرد. دواتریش ڕکابەری ئۆتۆمبیلی ئۆپڵی دەکرد. لە 60ەکانیشدا دیزایانی چەندین ئۆتۆمبیلی پێشبڕکێی بەناوبانگی کرد. لە هەمان کاتدا چەندین کارگەی تر بە نرخێکی کەمتر لە مۆسکۆڤیچ ئۆتۆمبیلیان خستە بازاڕەوە. بەڵام مۆسکۆڤیچ تاوەکو ڕووخانی یەکێتی سۆڤیەت توانی بەردەوام بێ لە ڕکابەریەکان تاوەکو لە ساڵی 2006دا بە تەواوەتی مایە پوشبوونی خۆی ڕاگەیاند و لە ساڵی 2010دا کارگەی دروستکردنی داخرا بەهۆی خراپی بە بازارکردنی. بەڵام وا ئێستاکە دەستی کردوتەوە بە بەرهەمهێنان لەوانەیە ئەزمونیان لە هەڵەکانی پێشوو وەرگرت بێ. ئایا لەو بڕواایە دایت ئەم جارە بتوانن سەرکەوتن بەدەستبێنن؟ هیچ یادەوەریەکە لەگەڵ ئۆتۆمبیلی مۆسکۆڤیچدا هەیە؟